کاتتان باش بیسەرانی هێژان لە رادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. دوای 27 ساڵ لە ژێرگۆشەگیری توندا بۆ یەکەمین جار ڕێبەرۆجەلان پەیامێکی ڤیدیۆیی بۆ ڕایگشتی بڵاو کردەوە و ڕایگەیاند باوەڕم با هێزی سیاسەت و ئاشتی کۆمەڵایەتی هەیە نەک چەک. بانگەوازی لە ئێوەش دەکەم ئەم پرانسیپە پراکتیزە بکەن. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بۆ یەکەمین جار لە ماوەی 27 ساڵی لە زیندانی ئیمراڵی و لە ژێرگۆشەگیری توندا پەیامێکی ڤیدیۆیی بڵاو کردەوە. پەیامەکەی لە چوارچێوەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکدا بڵاو کردوێتەوە. دەقی پەیامەکە بەم شێوەیە: هاوڕێیانی هێژە سەبارەت بە کێشە و ڕێگەچارەکانی دۆخی بەرجەستەی ئەم قۆناغی تەفگەری هاوڕێتی کۆمیناڵمان پێگەیشتووە. بەرکێکی ئەخلاقی مزانی کە بەنامەیەکی بەرفراوانی دووبارەش بێت وڵامی ئاشکرا و خوڵقی نەرتان بدەمەوە. یەک پێداگرم لەسەر بانگەوازە مێژوویەکەی 27 شوباتی 2025 بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی. دوو با کۆنگرەی 12 و هەڵوەشانەوەی پەکەکە وڵامێکی تاکۆتا ڕاست و ئەرێنی و بەرفراوانی ئەمەتان دایەوە. ئەم هەڵویستەتان با وڵامێکی مێژویانە لە قەڵم دەدەم. سێ دەبێت ئەم دۆخی ئێستا وەک ئەنجامێکی بەبایەخ و مێژووی پەسەند بکرێت. هاوکات ڕەنجی ئەو هاوڕێیانەی کاڕۆڵی پر دەگەڕن شایستەی ڕێز و گرنگی پێدانێکی هاو ئاستە. چوار لە سەرنجامی سەرجەم گۆڕانکاریەکاندا مانیفێستۆیەکی کۆمەڵگەی دیموکراتیم ئامادە کرد کە دەبێت بە وەرچەرخانێکی مێژووی بژمێردرێت. ئەم مانیفێستۆیە بە سەرکەوتووی شوێنی مانیفێستۆی 50 ساڵەی ڕێگای شۆڕشی کوردستان دەگرێتەوە. لەم بڕوایەدام کە نەک تەنیا بۆ کۆمەڵگەی مێژووی کورد، بۆ کۆمەڵگەی هەرێمی و گردونیش ناوەڕۆکێکی کۆمەڵگەی مێژووی هەڵگرتووە گومانم نییە کە ئەمە نمونەیەکی سەرکەوتووی نەریتی مانیفێستۆی مێژوویە. 5 دەبێت بە ئاشکرا ئەو بڵم کە هەموو ئەو گۆڕانکاریانە سەرنجامی ئەو دانیشتانن لە ئیمراڵی ئەنجامم داون. باوریایەکی بەرزەوە کارکراوە بۆ ئەوەی دانیشتەکان لەسەر بنچینەی ئیرادەی ئازاد. 6 لەم قۆناغی پێگەیشتون هەنگاوی نوێ بۆ پراکتیزەکردن دەسەپێنێت بەبایەخەوە جەخکردنەوە تێگەیشتن و پابەندبوون بە بنەماکانی ئەم قۆناغە و ئەم هەنگاوە پێویستانەی گرنگێکی مێژویان هەیە و مەرجی درێژە پێدانن بە هەنگاوەکان. لێرەدا کۆتایی بە تەفگەری پەکەکە دەهێنین کە وەک کاردانەوەیەک لا دژنی کۆڵیکردن لە هەبوونی کورد دەرکەوتوو بە ئامانجی دامەزراندنی دەوڵەتێکی جیا استراتیژیەکەی شەڕی ڕزگاری نەتەوەی بوو. ئیدیدان بە هەبوونی گەلی کورددانرا و لەم سۆنگەیەوە ئامانجە سەرەکیەکە بەدی هاتووە. لەم واتایەدایە کە ماوەکەی بەسەر چووە ئەوەی تر بە دووبارەیەکی زۆر و چەقبەستن هەڵدەسەنگێنرێت. لەم سۆنگەیەشەوە درێژە بە ڕەخنە و ڕەخنەدانی بەرفراوان دەدات. بەو پێیەی سیاست بۆشایی هەڵناگرێت دەبێت ئەو بۆشاییە بە بەرنامەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی با استراتێژی سیاسەتی دیموکراتی و وەک تەکتیکی سەرەکیش بە حقوقی گشتگیرانە پڕ بکرێتەوە. ئامانجمان قۆناغێکی مێژووی و چارەنووسسازە. لە چوارچێوەی پرۆسەکەدا ئارەزوومەندانە دانانی چەک و هەنگاوی دامەزراندنی کۆمسیۆنێکی بەرفراوان کەوا بیری لێ دەکرێتەوە لە پەرلەمانی تورکیادا بە یاسایی بکرێت و دەستخۆشت و بێت هەنگاوی گرنگن. مەرجە هەنگاوەکان بە وریایی و هەستیاریەوە و دوور لە لۆژیکی نەزۆک و ململانەی من و تۆیی بنرێن. دەزانم کە هەنگاوەکانمان مایە پوچ نابن و ئەو ڕاشکاویە دەبینم و متمانم پێێتی. هاوکات هەوڵی چوونە ناو هەنگاوی کردداری تر و کلیل ئاسانیانەی بەرجەستا لە ئارادایە. ئەو تێزانەی مندام ناون سەرەکی ترینیان ئەمانن: 1 هەمولایەک ئەرکەکانی سەرشانیان جێبەجێ بکەن. گەیشتن بە ئامانجی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی بە گەیشتن بە ڕێنمایەکی ئینتەرگراسیۆنیستی ئەرێنی بەدیدێت. لە سەرنجامی هەموو باسەکاندا دەردەکەوێت کە پەکەکە دەستبەرداری ئامانجی دەوڵەت نەتەوە بووە. لەگەڵ دەستبەردان لە ئەو ئامانجە بنچینەیە دەستبەرداری استراتێژی بنچینەی شەڕیش بووە. کۆتایی بە هەبوونی خۆی هێناوە و چاوەڕێ دەکرێت ئەم قۆناغ مێژوویە بەرەو پێش ببردرێت. 2 بە شێوەیە کە ببێتە مایەی واتادان بە پەرلەمان و کۆمسیۆن و گومانەکانی ڕایگشتی لا ببات و ببێت با وڵامی پێویستیەکانی جێبەجێکردنی بەڵێنەکەمان دەبێت ئەو ئاساییە لێک بدرێتەوە کە زمینە سازکار بن بۆ ئەوەی چەکدانان بۆ لایەنی پەیوەندیدار و ڕایگشتی بە شێوەیەکی کراوە بکرێت. دروستکردنی میکانیزمی چەکدانان پرۆسەکە بەرەو پێشەوە دەبات. ئەوەی دەکرێت هەنگاوێکی دڵخوازانەیە لە قۆناغی تێکۆشانی چەکداریەوە بەرەو قۆناغی حقوقی و سیاسەتی دیموکراتیانە. ئەمە نەک بە شکست بەڵکو دەبێت بە سەرکەوتنێکی مێژووی بزانرێت وردەکاری چەکدانان دەستنیشان دەکرێن و با خێراییش پراکتیزە دەکرێن. 3 دەم پارتی لەگەڵ پارتیەکان
وڵاتەکانی تری ژێرچەتری پەرلەمان بۆ گەیاندنی ئەم پرۆسەیە بەسەرکەوتن پێکەوە ئەرکی سەرشانیان جێبەجێ دەکەن. 4 لەم نێوەدا سەبارەت بە دۆخی ئازادبوونی من کە وەک مەرجێکی سەرەکی لەسەر جەمنووسرا و بڕیارەکاندا هاتووە هۆشتان دەزانن کە هەرگیز ئازادی خۆمم بە کێشەیەکی تاکە کەسی دانەناوە. لا ڕووی فەلسەفیشەوە ئازادی تاک دوور لە کۆمەڵگە نابێت. تا چەندە تاک ئازاد بێت کۆمەڵگە و تا چەندە کۆمەڵگە ئازاد بێت تاکیش ئازاد دەبێت. مەرجە بەپێی ئەم مەیلە مامەڵە بکرێت. باوەڕم بە هێزی سیاسەت و ئاشتی کۆمەڵایەتی هەیە نەکچەک. بانگەوازی لە ئێوەش دەکەم ئەم پرانسیپە پراکتیزە بکەن. پێشاتەکانی ئەم ڕۆژانەی دوایی لە هەرێمەکەدا بە ئاشکرا گرنگی و پێویستی ئەم هەنگاوە مێژوویەمان دەسەلمێنێت. دەبێت ئەوەش بڵێم کە سەبارەت بە پرۆسەکە پڕ بەدڵ چاوەڕێی هەموو جۆرە ڕەخنە و پێشنیار و هاوکاریەکانتانم. دەتوانم بە حەز و جۆشەوە جەختی لەسەر بکەمەوە و خۆم بە گەشتبین و ئامادە دەزانم ئەم گفتوگۆیە لەسەر ئاستی ناوچەکە و جیهانیشدا ئێمە و هێزەکانی مۆدرنیتەی دیموکراتی بە بەرنامەیەکی تیۆری و قۆناغێکی استراتێژی و تەکتیکی دەگێرێت و لە ئێستاوە لە ناو هەوڵ و ئامادەکاری ئەمەدا. بانگەوازیم بۆ قۆناغی داهاتوومان با لەسەر بنچینەی بڕیارەکانی کۆنگرە و ئەو بۆچوون و پێشنیارانەی لەم نووسراوەدا باسم کردوون قورسایی بخینە سەر هەوڵەکانمان و پێشکەوتن و وەرچەرخانی سەرکەوتوانە بەدی بهێنین. لەگەڵ سڵاو و خۆشەویستی هاوڕێیەتی هەمیشەیم 9 حوزەیرانی 2025 عەبدوڵڵا ئۆجەلان. دوای ئەوەی ئەمڕۆ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی ڤیدیۆیی بڵاو کردەوە میدیا عەرەبیەکان بە گرنگیەوە لەو پەیامە دەڕوانن و دەڵێن قۆناغێکی نوێی کاری سیاسی دەستی پێ کردووە. کاناڵی بەغدا ئەلیۆم بڵاوی کردەوە ڕێبەر ئۆجەلان کۆتایی بە خەباتی چەکداری دژی تورکیا هێنا. کاناڵی سکای نیوزیش بڵاوی کردوتەوە عەبدوڵڵا ئۆجەلان جەخت لەسەر گواستنەوەی تەواوەتی خەباتی چەکداری بۆ کاری سیاسی دەکاتەوە. هەروەها ئاژانسی ڕۆیتەرزی عەرەبیش نووسیوێتی عەبدوڵڵا ئۆجەلان لا نوێترین پەیامی ڤیدیۆییدا داوای هەنگاونان بەرەو پرۆسی سیاسی دەکات. کاناڵی دیجلە نیوزیش بڵاوی کردوتەوە عەبدوڵڵا ئۆجەلان جەخت لەسەر گواستنەوەی تەواوەتی خەباتی چەکداری بۆ کاری سیاسی دەکاتەوە. هەروەها کاناڵی ئەلعەرەبیە بڵاوی کردوتەوە عەبدوڵڵا ئۆجەلان ڕایگەیاندووە خەباتی چەکداری کۆتایی هاتووە. هەروەها کاناڵی ئارتی عەرەبی سەبارەت بە نوێترین پەیامی ڕێبەر ئۆجەلان دەڵێت عەبدوڵڵا ئۆجەلان لە پەیامێکی ڤیدیۆیی لە ئاوتورکەی ئیمرالی لە دەریای مەرمەرە لە باشووری ئیستانبول ڕایگەیان من وەک بەرگری کاری سەرسەختی ئەو بانگەوازە دەمێنمەوە کە لە 27 شوباتدا بڵاومان کردەوە. جێ ئاماژەیە ئەمڕۆ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی مێژووی بڵاو کردەوە تیایدا جەخت لەسەر سەرخستن و بەرەو پێشبردنی پرۆسەی ئاشتی دەکاتەوە. مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی لەبارەی پەیامە مێژوویەکەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ئەمڕۆ بڵاوکرایەوە لە فەیسبووکی خۆی نووسیویەتی لای هەموو کوردێک بەڕێز ئۆجەلان جێگای ڕێزێکی زۆرە چونکە حەقیانەتی کوردی لا تورکیا لە مردووی زیندوو کردەوە. دەشڵێت دوا پەیامی بەڕێز ئۆجەلان پڕیەتی لە خاڵی گرنگ لەوانش ئەگەر ئاشتێکی وەک ئیرلەندا و بریتانیا بێتە دی کورد لا تورکیا زۆر سەرکەوتوو دەبێت. تەواوی پەیام و نەخچەکەی بەڕێز ئۆجەلان سەرکەوتوو دەبێت وەک لە خاڵی سێمی پەیامەکەدا هاتووە. خالق باس لەوەش دەکات پاڵپشتی بە خاڵی دووەمی وەرچەرخان لە پرۆژەی شاف و گەریلا بۆ پرۆژەی سیاسی و دەمپارتی زۆر گرنگە. لە کۆتاییشدا وتوێتی با هەموو لایەکمان پاڵپشتی ئەو پرۆسەیە بین چونکە ئاشتی لە شاڕ باشترە. چالاکوان و ڕۆژنامەنووسانی عێراق لەبارەی کشانەوەی سوپای تورک لە عێراق و هەرێم لە پاش بانگەوازی مێژوویەکەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بۆ ئاژانسی ڕۆژ نیوز قسە دەکەن و لەو بارەیەوە کامیل کەعبی چالاکوانی سیاسی ڕێگەیان ئەو پرۆژەیە لەلایەن پەکەکەوە دەستپێشخەری بۆ کراوە کە بریتیە لە کۆتایی هێنان بە خەباتی چەکداری تورکیا ناچار دەکات چالاکیەکانی لە هەرێمی کوردستان و عێراق ڕابگرێت. دەشڵێت ئەم دەستپێشخەریەی پەکەکە سەرلەبەری بەهانە یاسایی و ئەمنیەکانی هەڵوەشاندوێتەوە کە تورکیا بانگەشەی بۆ دەکرد و کردبووی بە بیان و بۆ جێگیرکردنی هێزەکانی خۆی لە هەرێمی کوردستان. دەشڵێت ئەزموونەکان پیشانمان دەدەن تورکیا بە ئاسانی لە هەرێمی کوردستان و عێراق ناچێتە دەرەوە. هەروەها عەلی جاف ڕۆژنامەنووسیش دەڵێت وا دەرناکەوێت تورکیا ئامادە بێت لە خاکی عێراق بکشێتەوە. عەلی جاف ئاماژەی بۆش کرد ئەم باوەڕە زادەی زێهنیەتی چاوتێربینی سەردەمی عوسمانیە کە دەیەوێت دەستی بکات بە ویلایەتی مووسڵ. هەروەها سەپاندنی نەخشەیەکی ئەمنی کە دەرفات بۆ ئەنکەرە فراهم دەکات کە فۆرمێکی فراوانخوازی درێژمەودا خاکی عێراق کۆنتڕۆڵ بکات.
بەپێی سەرچاوە هەرێمیەکان کەمێک پێش ئێستا لە دیمەشق کۆبوونەوەی شاندی فەرماندەیی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە و نوێنەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەگەڵ بەرپرسانی دەسەڵاتی کاتی دیمەشق لە سووریا دەستی پێکرد. لە کۆبوونەوەکەدا هەریەکە لە توماس باراک نێردی ئەمریکا و ژان باپتیست نوێنەری حکوومەتی فەڕەنسا لە سووریا بەشدارن. کۆبوونەوەکە لە چوارچێوەی بەدواداچوون بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکەی دەی ئاداردایە کە لە نێوان مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدە و ئەحمەد شەرع سەرۆکی دەسەڵاتی کاتی دیمەشقدا ئەنجامدرا. پێشتریش لەو چوارچێوەیەدا ڕۆژی 1 حوزەیرانی ئەمساڵ کۆبوونەوەیەکی فەرمی لە دیمەشقی پایتەخت لە نێوان شاندێکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و شاندێکی دەسەڵاتی کاتی دیمەشق بەڕێوەچوو. لە کۆبوونەوەکەدا بەیاننامێکی هاوبەش بڵاوکرایەوە و دوای تاوتوێکردنی کۆمەڵک بابەتی بەرژەوەندی هاوبەش کە پڕگا ڕێککەوتووەکانی لەخۆگرتبوو بەیاننامێکی هاوبەش بڵاوکرایەوە و هەروەها بڕیاردرا کە بەم نزیکانە کۆبوونەوەیەکی دیکە دیاری بکرێت بۆ تەواوکردنی گفتوگۆکان و بەدواداچوون بۆ جێبەجێکردنی ئەوەی کە لەسەری ڕێککەوتون. فۆکس نیوزی ئەمریکی راپۆرتێکی سەبارەت بە کەمبوونەوەی موشەکە بالیستیەکانی ئێران بڵاو کردوێتەوە و تیایدا هاتووە ژمارەی موشەکە بالیستیەکانی ئێران لە کۆتایی شەڕی ئیسرائیلدا زۆر کەم بووتەوە. بە جۆرێک ئێران پێش دەستپێکی شەڕی لەگەڵ ئیسرائیل خاوەنی 30,000 موشک بووە، بەڵام لە کۆتایی شەڕەکەدا بۆ یەدەکی موشکی بۆ نزیکەی 1000 موشک کەم بووتەوە. ئاماژە بەوەش کراوە کە ئێران لە سەرەتای شەڕەکەدا خاوەنی 30,000 موشکی بالیستی بووە، بەڵام لە پاش شەڕەکە بۆ نزیکەی 1000 موشک دابەزیوە. جیاماژەیە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل هەمووی 12 ڕۆژ بەردەوام بوو، بەهۆیەوە ژمارەیەک زۆری قوربانی لێک. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەر شاد بن کەوتەوە. لە ڕاستیدا خۆشحاڵی کردم جارێکی تر بە لایڤەوە بینیم کە بەڕێز ڕێبەر ئۆزەلان قسە دەکا و لە ناو قسەکانیشدا بە وردی لەسەریەوە تەشخیصی زۆربەی زۆری کێشەکانی کردووە کە ئێستا لە گۆڕێدایە، بە تایبەت لەسەر مەسئلەی گۆڕانکاریەکانی ناوچە و نێودەوڵەتی و هەروەها کوردستانیش تەبیعی تەواوی هەر چار پارچەی کوردستان کە باز دەکا لەوێ باسی شتێک دەکاتن دەڵێ سیاست بە قبوڵی بۆشایی نییە، بۆشایی ناکاتن. لە ڕاستیدا حەقەت وایە ئەگەر بۆشاییەک دروست بێ و کە ئێستا مەسەلەن لە باشووری کوردستان دروست بووە ماوەیەکی زۆریشە و کۆمەرە قەیرانی بۆ دروست کردوین کە لە دەرەوەی دۆزەکەیە، لە دەرەوەی کێشەکەیە. ئەمە وای لێکردم کە لەگەر ئەوەی قەنەعەتی وام هەبوو کە لە زیندان ئاگاداری هەموو شت نەبێ، بەس پێ دەچێ ڕێبەر ئاپۆ ئاگاداری زۆر شت بێ و زۆر شتی بە وردی لێک دایتەوە و هەموو هەوڵێکی ئەوەیە کە دەیەوێت تەفگەری ئازادی کوردستان بە دوانەکەوێ لەو ڕەوڕەوە و یاخود لەو گۆڕانکاریانەی ئێستا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە دەچێتن دەیەوێت تەفگەری ئازادی شوێنی خۆی بگرێتن. بەڵێ باشە، بەڕێزت کەی یەکەم جار ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانت بینی ئەگەر بەراوردی بکەیتەوە بەم لە دیمەنەکەدا کە دەبینرێ ئەڵبەتە ساڵانێکی زۆری بەسەردا تێپەڕیەوە، بەڵام چی دلا دروست بوو؟ جیاوازیەکت بینی لە هەڵسوکەوت لە شێواز لە هەتا وەکو بڵێت جەستە و شێوازی ئێستای ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان؟ بەڵێ مەوڵا من لە مانجی 1992 سەردانمان کرد وەکو شاندێکی حزبەکەی خۆمان ئەو کاتا سەردانمان کرد کە 11 ڕۆژ لە لای ماینەوە بە گرنگیەوە هەم ئێمە سەردانەکەمان بەڕێوە برد هەم ئەمیش پێشوازیەکەی زۆر بە گرنگدانا، یعنی 3 ڕۆژی کامل تەرخانی کرد کە بە خۆت دەزانی هەموو کات بەڕێز ئۆجەلان کاتی ئەو تۆی نەبوو، بەس باوەڕت بێ 3 ڕۆژ بە کاملی ڕێگەی نەدەداین، نەشە و نیوەڕۆ و نە بەیانیەکەی بە بەردەوامی لەگەڵی بوون و ئەگەر ئەو چاڵاچێت شێبە مەسەلەن محازەراتی دەگوتەوە لە بۆ هەواڵان لە هۆڵەکە ئێمە بەشدار دەبووین و تێیدا گوێمان دەگرت و جار بەجاریش بەشداری
مناقشەکانمان دەکرد لە عینی وەخت بەڕاستی کەسێکم بینی نەک هەرسی کۆمەڵێک خەسڵەتی سەرکرداتی تێدا بوو مەسەلەن یەک لەو خەسڵەتانێک کە لەوم بینی ئەوە بوو بە بەردەوامی قسەی وەردەگرت و بە ئەوەشەوە قسەی پێدەدا یعنی قەنەعەتی پێدەهێنای کە کاتێ ئەتۆ پرسیارێک لێ دەکرد و ئەگەر ئەو جوابەکەی تۆ یاخۆت قسەکەی تۆی بەدڵ با یەکسەر بڕیاری لەسەر دەدا و تەییدی دەکرد دوودڵی تێدا نەبوو بڕیاری خێرای تێدا لەلا هەبوو دوو زۆر بە ئەوەوە یەکێ لە سیفاتەکانی سەرکرداتی زۆر بە جوانی گوێی لێ ڕادەگرتی و بەقەدەر جوابەکەش جوابی دەداوە قەت خۆی مەشغوڵ نەدەکرد بە جوابی وەکو برەی لاوەچی ئەوەی من بینیم لەو ڕۆ بەیانیەوە تەبعی ئینکاری ناکرێت ئەوە زیاتر لە 30 ساڵ زیاترە من بینیومە بەعکیدی لە ڕووی فسیۆلۆجیەوە جسمی گۆڕایە ئەو بۆ ئەو کاتە تقریبا عمری ئاردەوری لە 50 بەسەرەوە بوو ئەوایی بوو ئێستا تەبعی ڕۆشتووە لە 70 ئاودی و کوردیە بە هەر حاڵ بەعکیت لە ڕووی فسیۆلۆجیە گۆڕانکاری بەسەردات و بەڵام ئەوەی لێم بینی لە حەماسیەتەکەیەوە کە ئەو دەمەژوە بە حەماس بوو لە بەرامبەر دۆزی کوردستان و لە بەرامبەر گۆڕانکاری و چارەسەری وەکو خۆت گوتنی نەخشە ڕێگاکان بۆ ئەو کێشانێک کە ئێستا لە کوردستان هەیە هەمان شتم بینیەوە ئەو دارە لە لای خۆی بەڕاستی عینی شت بە عینی نەفەس ئەوەی دەکرد لە عینی وەختیش بەڕاستی بەورتر قەنەعەتی پێدێنان مەسەلە وەکو باسم کرد زۆر کەسێ یەک لە کێشەکانی ئێستامان ئەمە ئەوەیە کە خەڵکانێکی زۆر باوەڕیان بە تورک نییە باوەڕیان بە لایەنی تورکی نییە کە ئامادە بێتن بێتە ناو پرۆسەی ئاشتی و بە تایبەت هەتا ئەو لەحزێش هەر بە لایەنی ئەمنیەوە تەمەشای چارەسەریەکان دەکاتن کەچێ ئەو تاکیدی کردەوە کە بە گومانمان نییە بە گۆترا ئەو قسەی ناکا دەڵێ گومانتان نەبێتن و پرۆسەکە بە ناوی ئاشتی و چارەسەری دیموکراسیە ئەوەی من بینیم ئەوەیە کە بەڕاستی ینی زۆر وەڵامی و وردی هەندێک گرێ کۆرە دراوەتەوە کە گرنگە لەو زەرفەی بدرێتەوە زۆر باشە بەڕێز حەسەن جوودی باز لە خاڵی گرنگ کرا لەوانە دروستبوونی بۆشایی خۆ دووبارەکردنەوە چەقبەستن ئەو ئەگەر هەندێک لەسەرەوە قسە بکەین دووبە خۆ دووبارەکردنەوە چییە بۆشایی دروستبوون چییە و چاقبەستن چییە یعنی ئەمەی کە لە 50 ساڵی ڕابردوو تا ئێستا تۆ لە ئێستادا گەشتۆتە ئەوە بۆ دەربازبوون لەوە ژەڵبەتە باسی دەکەین کە بە شێوازێک ئەو بۆشاییە ڕێبەراپۆ دەستەکانی کردو پڕ بکرێتەوە ڕاستە ینی ئەوەی کە ڕێبەر ئاپۆ هەم لەم بانگەوازەیدا هەم لە بانگەوازەکانی پێشووتریشدا زۆر جەخت لەسەرەوە دەکاتەوە کە بزوتنەوەی ئازادی پەکەکە لە ماوەی 50 ساڵ زیاتر تێکۆشانی خۆیدا توانی ئامانجە بنچینەیەکانی خۆی بەدیبێنێ کە دانان بوو بە کورد ئاشکراکردنی دۆزی کورد بوو گەیاندنی کورد بوو بە پێگەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە تورکیا کە بتوانێت بە هێزی سیاست تێکۆشان بکە هەڵبەتە پەکەکە لە میانە و تێکۆشانەدا لەبەرەوەی ئامانجە بنچینەیەکەی پێکا و لە هەمان کاتیشدا بارودۆخی دنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ماوەی ئەو 35 ساڵەدا گۆڕا ینی 50 ساڵ بەر لە ئێستا پەکەکە لەدا بارودۆخێک لەدایک بوو کە دنیا دووجەمسەر بوو سوسیالیزمی ئەزموونکراو یان برێنبوونیادراو هەبوو لەژێر کاریگەری ئەمڕۆ پەکەکە بزوتنەوەی ئازادی گەیشتۆتە شوێنێک کە ئیتر ناتوانێت بەو شێوەی پێشووتر بەردەوام بێ ئەگە بەردەوام بێت دووبارە بوونەوە دروستە بێت دووبارە بوونەوە بۆ خۆی سیفەتێکە لە سیفەتەکانی چەقبەستنیان دۆگماتیزم کاتێک کە تۆ بینیت بزوتنەوەیەک خۆی دووبارە ئاکاتەوە کەواتە کەوتوتە نێو دۆخی قەیرانی فکریەوە قەیرانی ئیدۆلۆژیەوە ئەمەش بە مانای دۆگماتیزم دێ لەبەرەوە چەقبەستنیان بە واتایەکی دیکە دۆگماتیزم مەترسی هەرە گەورەیە لەسەر فکری هەر بزوتنەوەیەکی ئازادی پەکەکە بۆ ئەوەی کە نەکەوێتە ئەم دۆخەوە خۆی دووبارە نەکاتەوە لەم چەقبەستنەی کە تێدا ئەگەر بێت و بەردەوام بێت تێدا دەژی دەگوزەرێ پێویستە
خۆ گۆڕانکاری بکە خۆی هەڵوەشێنێتەوە خۆ هەڵوەشاندەوە لە لۆژیکی پەکەکە لە دیالکتیکی پەکەکەدا ڕێک بە مانای خۆ بنیاتنانەوە سەر لە نوێ لەدایک بوونەوە دێ لە دیالکتیکی پەکەکەدا کاتێک کە تو دەڵێ خۆ هەڵوەشاندنەوە واتە سەر لە نوێ خۆ بنیاتنانەوە ئەمە خاڵێکی گرنگە دوو ئەوەی کە ئەم بزوتنەوەی کاتێک کە لە فۆرمی پەکەکەدا خۆی هەڵدەوەشێتەوە ئەو بزوتنەوەی کاتێک کە دەیەوێت قۆناغێکی نوێ دەست پێ بکە بۆشاییەک دروستە بێ بۆشاییەکی سیاسی دروستە بێ بەڵام سیاست بۆشایی قبول ناکە سیاست بنیادێکە ئەنی تایبەتمەندی گردوونی هەیە ناتوانێت بۆشایی قبول کە لەبەرەوە پێویستی بۆیە کە ئەم بۆشاییە پڕ بکرێتەوە لەبەرەوە لێبەراپۆ لەم چوارچێوەدا چۆن ئەم بۆشایە پڕ کردوتەوە بۆ نمونە ئاوا ئەگەر بە کورتی ئاوا فۆرمێکی بدەنێن لە بەرامبەر ئەو شارستانیەتە چینایەتیە ئەو شارستانیەتە پلەداریە کە لە ئارادا هەیە ڕێبەر ئاپۆ شارستانیەتێکی نوێ یان شارستانیەتێکی دیموکراتی بۆ گەلی کورد بنیاتنە لە بەرامبەر ئایدۆلۆژیایەکی مارکسیزم کە تووشی چەقبەستون دۆگما بووە مدرنیتەی دیموکراتی پێشخست لە بەرامبەر دەوڵەت نەتەوەی دیموکراتی پێشخست لە بەرامبەر ستراتیژی تێکۆشانی چەکداریە سیاسەتی دیموکراتی پێشخست لە بەرامبەر بڵێن دروستکردنی دەوڵەتێکی نەتەوەیی بنیاتنانی کۆمەلگایەکی دیموکرات و ئازادی پێشخست لە هەموو ئەمانە ئەو گۆڕانکاریە بۆی کە ئەم بۆشایە یا باز لەوە دەکات دەڵێ مانیفستۆیەکەم ئامادە کردووە نەک تەنها بۆ کورد بۆ گەلانی ناوچەکە و بۆ گەلانی ئەو مانیفێستۆیم لە بەردەستدایە بەڕاستی کاتێک کە تۆمرۆ ئەو مانیفێستۆیە ئەخوێنیتەوە تۆ تێدەگەیت کە ڕێبەر ئاپۆ هەموو ئەو ڕەنجەی کە 50 ساڵە داوێتی لەم مانیفێستۆیەدا چۆن کۆی کردوتەوە توانیوێتی سیستەمێکی زێهنی بۆ مرۆڤی کورد بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گەلی کورد بنیاد بنێ چونکو نەتەوە بە تایبەتی نەتەوەبوون نەک نەتەوە پەرستی نەتەوەبوون بە زێهنێتێکی هاوبەش بە سیستەمێکی زێهنی هاوبەش دەبێتە نەتەوە سیرکە تۆ گەلی عارەب چۆن بوو بە نەتەوە لە کۆمەڵێک خێڵی دەوارنشینەوە چۆن دەبێت بەنەتەوە چۆن دەبێت بە ئومەت لە ڕێگەی قورئان و ئیسلامەوە دەبێت بە ئیسلام پارادیگمای عەرەبە کە ناسیۆنالیزمی عەرەبیش هەر لەسەر بنەمای ئیسلام دروست بووە کە مانیفێستۆکەیان قورئانە گەلی فارس لە ڕێگەی شیعەگەرێتیەوە توانیان خۆیان بگەینە هین کە کۆپیە لە ئیسلامدا کەمالیزم بوو بە ئایدۆلۆژیای دەوڵەت نەتەوەی تورک پێشتری ژەڵبەتە عوسمانیەکان لەسەر بنەمای هەر ئیسلام ئومەتگەرایی سونەتگەرایی بەڵام کورد بەبێ سیستەمێکی عەقلی بەم لادا دەچوو بەو لادا دەچوو بەلای سونەگەرایی بەلای مەزهەبگەرایی بەلای دینگەرایی نازانم چی پەرشوبڵاویان کردبوو کوردیان لە ڕاستینی خۆی دوور خستبەوە بەڵام پەکەکە ڕێبەر ئاپۆ لەماوەی ئەم 50 ساڵەدا توانیان پرۆسەی نەتەوەبوون بگەینە ئەو ئاستەی کە ببێتە خاوەنی عەقڵێتێک ببێتە خاوەن پارادیگمای خۆی بۆیە نەتەوەبوون لەسەر بنەمای یەکێتی جیاوازەکانە کە ئەمە ڕاستینەی دیالکتیکی پەکەکەشە ڕاستینەی دیالکتیکی سروشتی کۆمەلگاشە ئەم دیالکتیکە بەو جیاوازانەی گەلی کورد بە ئاین و مەزهەب و باوەڕمەندی و کولتور و ئەتنیکی جیاوازی ناو کوردستان و کورد یەکێتیەکی ئەو جیاوازانە پێکات ئەمە نەتەوەبوونە کەواتە ئەم بۆشاییە کە پێویست بوو پڕ بکرێتەوە بەمەدا پڕی کردەوە لە بواری پراکتیکیشدا ئێمە دەزانین پەکەکە کۆنگرەی خۆی کرد خۆی هەڵوەشاندەوە ئێستا ئەو دۆخی کە ئێسێمەتیدانە ئەو بزوتنەوەی خەریکی گفتوگۆ و مناقەشە و ئەوەیە بە چه خۆبنیاتنانەوەیەک بە چ پێواژەیەک بە چ فۆرماسیۆنێک یعنی ئۆرگانیزاسیۆنێک خۆی نوێ بکاتەوە ئەو قۆناغنەوەی کە پێویستە بۆی ئەم بۆشایە دروست نەبێت بۆشە پڕ بکرێتەوە کاکاوە گوێت لە منە لەگەڵمان ماویتەوە لەگەڵتان زۆر باشە سپاست دەکەین پێ وایە لە دوای ئەم پەیامەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بە پێیە و تەجروبەی کەتەوە خوێندنەوەت بۆ بارودۆخی تورکیا و کوردستان هەیە قۆناغەکە بەرەو کوێ دەچێت و ئەو ئاستەنگیانەشی کە دروست دەبن لە بەردەم پرۆسەکەدا گرنگترینیان چین؟ بەڵێ لە ڕاستی دەوڵەتی تورک کە هاتووە پەهانای بردووە بۆ پرۆسەی ئاشتی وەکو شتێکی ئەخلاقی و قەناعەت نییە لە لای دەستی بۆ ئاشتی بردبێ و بە قەناعەتەوە دان بە قەزەی کوردستان بێبەرکە و لە نەتیجەی زەرورەتێک
ڕوبەڕووی بۆتەوە و ناچارە پەنا بۆ کورد ببا بۆ خۆ دەربازکردن لەو گۆڕانکاریانە کە ئێستا بەسەر ناوچەکەدا وجودی هەیە یاخە دەگوزارێت. بەڕاستی وەکو هاوڕێ حەسەنیش باسی کرد کە باسی ئەوەی کرد ئەو ڕۆژە ڕۆیشت دۆزی کوردستان یان وەکو سەرۆک ئاپۆ لە پەیامەکەی تاکید دەکاتەوە زەمان زەمانی ئاشتیە و پێویستە ئەو ئاشتیە وەک استراتیژیەکی ئەوە وەربگرین. بەڵام بۆ دەوڵەتانی داگیرکەریش ئەو زەمان ڕۆیشت ئەوان بێن نوکڵی لە وجودی کورد بکەن و کورد بێماف بکەن و جینۆسایتی بکەن. ئەوە ڕۆیشت کورد هاتۆتە پێش. بە تایبەت ئەگەر دیقەت بکەیتێ هاوڕێ هەندرێن لە تورکیای و لە ناوچەکە پاشەکشەکی زۆر هەیە بۆ ئەو هێزانەی کە لەوە پێش جینۆسایتیان کردیا. تو دیقەت بکێ چ وەکو دێمۆگرافی ئێستا دەیان هەڵگەڕانەوە هەیە لە ئومەی عەرەبی کە خۆیان پێشتر بە عەرەب دەزانی. چەندین هەڵگەڕانەوە هەیە لە نەتەوەی تورک و هێدی لە ڕووی دیموکراتیەوە بچوک دەبن. ئەوەی بەرەو فراوان بوون و زیاتر دەچێتن زۆر جێگا هەیە، زۆر شوێن هەیە. ئێستا خۆی بە کورد دەزانێ ئەم فراوانبوونی بێزگە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیموگرافیشەوە کورد بەرەو پێش دەچێت. دوو هێدی ئەو زلهێزیە لە دەست دەدەن. ئەوە تا مەسەلەن بە چاوی خۆمان دەبینە ئەو گۆڕانکاریە جیۆپۆلیتیشیانی ئێستا لە ناوچەکە دەبێ چ لە ئیسلامی سیاسی چ لە دەوڵەتی ئێران چ لە تورک بەرەو پاشەکشە دەچن. ئەوەی زیاتر بەرەو جێگیربوون و وەکو خۆشتان گوتان بە ئەوەوە دێتە مەیدان دەیەوێت لەگەر گۆڕانکاریەکان ئیندیماز بکە، لەگەر گۆڕانکاریەکان تەفاعول بکاتن. تەفگەری ئازادی کوردستانە داهاتووی زۆری هەیە. بۆیە تورک پێویستە ئەو حقیقەتە لە لای خۆی دابنێتن مانەوەی بە هەبوونی کووردە. ئەگەر لەوە پێش وای لێک دەداوە هەبوونی بە نەبوونی کووردە، بەڵام ئێستا ئەگە بیەوێ لە ناوچەکە بمینێتن دەبێ هەبوونی کورد نەکەر قبول بکە، بەڵکو ئەو ڕۆڵەی بۆ بژێرتەوە کە کورد وەکو واقع هەیە لە ناوچەکەدا. زۆر باش. هەڵبەتە ڕەجەب تایب ئەردۆغان ئەگەر هاوکارانیشم دەرفەت دەبێ بیخەنە سەری کران لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەیاندا قسەی کردووە. ئاماژەی بەوە داوە کە کۆبوونەوەیەکی دۆستانەیان هەبووە لەگەڵ شاندی ئیمرالی لە ڕۆژانی داهاتوودا وتوێتی دەچینە قۆناغێکی نوێوە کە زانیاری ئەرێنی بەدەست دەخەین. ڕایشی گەیاندووە کە کۆبوونەوەیەکی بنیادنەر و ئەرێنی لەگەڵ پەروین بڵدان و مەدحەت سەنجار ئەندامانی شاندی ئیمرالی و پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی ئەنجام داوە. دەڵێ دەچینە قۆناغێکەوە کە لە ڕۆژانی داهاتوودا زانیاری ئەرێنیمان پێدەکەی. وادارین پرۆسەی تورکایەکی بێتیرۆر بە سەرکەوتوی کۆتایی پێبێنێ بەبێ ئەوەی هیچ ئاستەنگیەکی بۆ بێتە پێش، بەبێ ئەوەی دەرفەت بە تێکدانی لەلایەنی دەوروبەرەوە بدرێت. دیوادارین بە سەرکەوتویی بگات ئەنجام. یاری وتەبێژی دەم پارتی لە بەشی یەکەمی بەردامەکەدا ڕاستەوخۆ لە ئەنقەرەوە قسەی کرد. ئایشە گوڵدۆغان ئاماژەی بۆ داهێشتا ذهنیەت بەرامبەر بەم پرۆسەیە نەگۆڕاوە. بۆ نمونە لێرە ئەردۆغان ناتوانێت لەو زێنیەتە خۆی دەربازەکە، دەڵێت تورکایەکی بێتیرۆر. ینی چۆن ئەم قۆناغە دەربازی قۆناغێکی تر بکەین و بتوانین ذهنیەت و هۆژمەندی ئەوانیش بگۆڕین. لە ڕاستیدا ئەو پێواژەیە و قۆناغا بەڕێنمایی و بە پێداگری ڕێبەر ئاپۆ بەڕێواچێ. یعنی ڕێبەر ئاپۆ دوایەوەی کە دەوڵەت لە بەرامبەر گەلی کورد تێکشکە، دەوڵەت باخچەلی هەنگاوێکی دەوڵەت باخچەلی بڵێن دانی بەوە داناکە ئیتر ناتوان لە بەرامبەرەوە ئەم گەلە و ئەم بزوتنەوەیە هەنگاوێکی تر بینێ دەستی تۆقەی درێژ کرد. ڕێبەر لەم کونە بچووکۆ لەم دەرفەتە بچووکۆ ئەم هەموو پێواژەوەی دەست پێ کرد. لە ڕاستیدا پێویستە ئەم هیچ کەسێک خۆی هەڵ نەخەڵاتێنێ. ئەوەی کە گۆڕاوە دۆخەکەیە. ئەو دۆخە چییە کە گۆڕاوە؟ دەوڵەتی تورک گەیشتە شوێنێک لە بەرامبەر گەلی کورد و ئیرادەکەی چ لە ئیمرالی، چ لە چیاکانی ئازادی کوردستاندا، چ لە مەیدانی گۆڕەپانی سیاست لە تورکیا و باکووری کوردستاندا تێکشکە.
و لە دەرەوەش هەڕەشەیەکی گەورەی هەیە لەبەرەوە دەوڵەت ئەوانەی کە دەوڵەت پارێزن ینی خەمی دەوڵەتیان لە ئیندای وەکو دەوڵەت باخچەلی ئەوانە لەوە تێگەیشتن لە دەرەوە هەڕەشەی پارچەبوون و دەستێوەردان هەیە لە ناوەوە تێکشکاون لە بەرامبەرگەلی کورد ئەمە ناچاری کردوون بە گۆڕانکاری لەبەرەوەی کە ناچاریان کردوون بە گۆڕانکاری تەنیا خیتابیان کەمێک گۆڕیوە زەهنێتیان نەگۆڕیوە بۆیە تۆ سیر بکە دوای 50 ساڵ شەڕکردن لە بەرامبەر بەراپۆ ئەو دەوڵەت باخچەلیەی کە هەموو ڕۆژ پەتی سێدارەی لە پەرلەماندا بەرز دەکردە و دەیانگوت ڕێگەم بدەن با ئۆژەلان لە سێدارە بدەین ڕێگەم بدەن با لە ئۆژەلان لە سێدارە بدەین ئێستا دۆخەکە بەو شوێنە گەیشتووە ئەم دەوڵەت باخچەلیە لە بەرامبەر لەم پرۆسەیەدا بەشدارە لە بەراپۆ دەڵێ ئەگەر دەوڵەت باخچەل توانیمان دەوڵەت باخچەلی بگۆڕین دەتوانین هەموو دەوڵەت بگۆڕین چونکە ئەوە کرۆکی بابەتەکەیە ئەمڕۆ لە ژێر پەتی سێدارەوە ڕێبەراپۆ گەیشتوتە ئەو شوێنە کە لەسەر ماسەداوە دەوڵەت هێشتا ئێستا زەهنێتی نەگۆڕیوە بەڵام ناچاریەکەیە یەک ناچاریە بەڵام لە هەوڵ و تێکۆشانی ڕێبەراپۆ بۆ لەگەڵ دەوڵەتە توانی بەشێک لە دەوڵەت بگۆڕێ یعنی ئێستا ئەوەی کە بەڕێوە کورد وەکو ڕێبەراپۆ پەکەکە دەم پارتی لەگەڵ بەشێک لە دەوڵەتە چونکو ئێوە ئازانن دەوڵەتی تورکیا لە نێو دەوڵەتی تورکیادا دەوڵەتی قوڵ هەیە لە نێو دەوڵەتی قوڵیشدا دەوڵەتێکی دیکەی قوڵتر هەیە لەبەرەوە ئەوەی کە ئێستا لەگەڵ ڕێبەراپۆ پەکەکە لە دانوستاندن و مفاوەزاتدایە لە دیالۆگدایە دەوڵەتی ڕەسمیە بۆیش ئەوانە تا ئێستا ناتوانن بە جورئەتەوە وەکو چۆن ئێستا گەلی کورد ڕێبەرەکەی بزوتنەوەکەی زۆر بە جورئەتەوە چوار هەنگاوی زۆر گوێرەیاننا خۆیان هەڵەشاندەوە ئاگربەستی ڕاگەیان بڕیاری چەکدانانیدا و ئامادەی خۆیان دەربڕی و تاوەکو ئێستاش دەبینێ بەڵام دەوڵەت تا ئێستا ئەو جورئەتەی نییە بۆ چونکە وەکو باسم کرد ینی 100 ساڵە گەلی گەلانی تورکیان وا قەناعەت پێناوە کە شتێک نییە ناوی کورد ئێمە هیچ کێشەیەکمان نییە شتێکیش نییە ناوی گەلی کورد ئێستا چۆن دەتوانن ئەم گەلە کە 100 ساڵە زیاتر لە 50,000 عسکەر و پۆلیس کوژراون و زیاتر لە 200 تریلیۆن دۆلار سەرف کراوە دائابووری دەوڵەت داتەپی ئێستا دەڵێ کورد هەیە و ئاشتیشمان لەگەڵ ئەو تەرەفەی کە نوێنەری کوردە ئاشتی دەکەین و تورکیا بێت تیرۆر چییە؟ ئەگەر ڕاستی ئەگەر تۆ بێتە سەر ڕاستی ئەوەی تیرۆری بەڕێوە بردووە تورکیا دەوڵەتی تورکیا تیرۆری دەوڵەتی گفتوگۆمان لەگەڵ هاوڕێیەک دەکردوتەوە مەبەستی خۆیانە تیرۆر دەکەن یعنی مەبەستی ئێمە چکە ئەوان ئەگەر بزوتنەوەی ئازادی بزوتنەوەیەکی تیرۆر بێ کەواتە تو بۆ لەگەڵی دانیشتووی ئاشتی لەگەڵ تیرۆرا ناکرێ کەواتە ئەو تیرۆری کە ئەوە مەبەستیانە دەبێت مەبەستی خۆیان بێ چونکو لە تورکیا تیرۆری دەوڵەتی لە بەرامبەر گەلی کورد و بزوتنەوەی ئازادی بەڕێوە چووە کەواتە تاقەت تیرۆرێک کە بەڕێوە چووە کە دەبێت کۆتایی پێبێ ئێمەش دەڵێن تورکیا بێت تیرۆر بەڵام مەبەستمان تیرۆری دەوڵەتە لەبەرەوە ئەوەی کە ئێستا بەڕێوە ئەچی ئەمەیە ڕاستە زەهنێت نەگۆڕاوە بەڵام دەبێت ئەو ڕاستەش بڵین کە زەهنێتی بەشێک لە دەوڵەت کە لە چلەپۆبەدا یعنی تورکیا لە دووڕێیانێکدا یا ئەوەتا ئەم پرسە چارەسەر کا و دانی پێدا بنێ یاوەکو چکەوە مەسەلەیەکی چارەنووسازە بۆ دەوڵەتی تورکیاش و بۆ گەلانی تورکیاش ینی وەکو ڕێبەرەپۆ بۆ خۆشی دەڵێ ئێمە لە بەواتایەکی مێژووی ئێمە باز لە دیاریکردنی چارەنووس دەکەین یعنی چارەنووسی تورکیا بەرەو کوێ بێ تورکیا دەبێت خۆی یەکلای کاتەوە یان هەڵوەشاندنەوە و تێکچوون یان ئەوەتەیە سیستەم ئەو کۆمارێکە هەیە کە دیموکرات نییە ببێتە کۆمارێکی دیموکراتیک بە جۆرەی ئەمەش بێتە کۆمارێکی دیموکراتی نامەرکەزی چکە دەوڵەتێکی مەرکەزی ئێستا و لە ئایدۆلۆژیایەکی فاشستی بەڕێوەی دەبات دەبێت دەستبەرداری فاشیزم بێ دەستبەرداری سنترالیزم و ناوەندگەرایی ببێ دەستبەرداری نکوڵیکردن لەگەڵ گەلی کورد بێ ئەمە ڕاستی نییە ئەوەی کە ئەم هەنگاوی کە ئەمڕۆ مەسەلەن ڕێبەراپۆ بانگەوازی کرد بۆەوەی کە ئەو گومانە و ترسەی کە دەوڵەت ئەوانەی کە برێن لەنێو دەوڵەتدا کە ئەو لەگەڵ ئەو پێواژەیەدانا لەنێو دانوستاندندا بۆی ترسیان بشکەوە ڕاستیەکەی ئەڵێ بە قەناعەتەوە منم بڕیارانم داوە بە قەناعەتەوە باوەڕم وایە سەردەمێکی نوێ دەست پێ دەکات تاکتیکی نییە سەر کە کورد لە خاڵی بەهێزەوە دەڵێم ئێمە باوەڕمان هەیە و متمانە ئێوە لە چیە ترسن مەترسن فەرمون وەرە هەنگاو بنن ئەوەش بۆ ئەوەی کە
بۆ سەرماندنیەوەش ئەو فەرم ئێستا پەکەکە وەکو چۆن خۆی هەڵۆشاندەوتەوە بڕیاری چەکدانان چەک شکاندنیشی داوە ڕاگرتنی چەکیشی داوە فەرمون ئەوە هەنگاوی پراکتیکیش ئێمە دەنین ئێوە ترستان لە چییە چونکو یعنی ئێستا خۆشت دەزانی 99.9 گەلی کورد باوەڕی بە تورک نییە طبعا دەڵێن تورک چ وەکو گەلیش و چ وەکو دەوڵەتیش ئەوە زمونێکی تاڵبانە بەڵام لە ڕاستیدا ترسی دەوڵەت ترسێکی لە ئاستی فۆبیادایە لە بەرامبەر گەلی کورد فۆبیای هەیە لە بەرامبەر گەلی کورد فۆبیای هەیە لە بەرامبەر پەکەکە لەبەرەوە ئەو ترسە ئەو فۆبیا گەورەیە دەبێت ئێمە بیشکێنین پێیان بڵێن کاکە فۆبیاتان نەبێ وەڵی ئێمە گەلێکی ئازادی خوازین ئێمە گەلێکی دەتوانین بەیەکەوە بژین ئەگەر برابین با برا بچووکی برا گەورەی نەبێ برایەتی لە دیموکراسیەتە برا بچووکی برا گەورەی نییە لە دیموکراسیەتە برایەتێکەیە کە ماف و ئازادیەکان وەکو یەک بێ ئەمە پێی دەکوترێت برایەتی گەلان ئەمەش بە چارەسەرکردنی پرسی کورد و زۆر ئاشتی دەبێت بەڕێز کاوە نادر پێ دوایە لێکەوتەکانی لە ئاستی ناوچەی و جیهانیدا چی دەبن ئەو لە بەتایبەتی ئەو مۆری تیرۆرەی کە لە تەفگەری ئازادی گەلی کوردستان بەناحەق دراوە دەباتە چه ئاستێک لە پاش ئەم پەیامە هەڵبەتە لە دوای ئەوەی کە 11 مانگیش بڕیارە چالاکیەکی سمبولیکی چەکوەلاوەنانیش لەلایەن گەریلاوە ئەنجام بدرێت ڕاستە کە هاوڕێ هەندریان سوالەکە زەحمەتە جوابدانەوەی بەڵام بە ینی بە کورت و پوختی من قسە دەکەم وەکو باسیشمان کرد بە تاکید ناوچەکە بەرەو گۆڕانکاری دەبێتن و جاران دۆزی کوردستان و جاران تەفگەری ئازادی بەو شێوەیە ئامادەیی نەبووە ئێستا هەم لەلایەنی سەربازیەوە هەم لەلایەنی سیاسی و ڕێخستن و لایەنە جەماوەریەکەیەوە وجودی هەیە ناکرێ ئەو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدەن بەبێ تەیانی تەجاوز بکەن بەسەر ئەو تەفگەرەدا هەرچەندە هەر هەمیان بە هەردوو لایەنی ئۆراسی و ئەتلەسی هیچ پرۆگرامێکی ئەو تۆیان نییە لە هامش زیاتر لە پەراوێز زیاتر بۆ دۆزی کوردستان بەڵام بە حکمی ئەوەی کوردستان لە ناوەندی جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەشێک لەو ململانەیە لەو ناوچەیە بە گەرمی دێو دەچێتن و وەکو باسیشمان کرد کە ینی پرۆژە فراوان خوازیەکان زیاتر ئەوانن کە لەو پێش زۆر بەتوندی دژایەتی کوردستانیان دەکرد پێویستیان بەوەی هەیە کە لە فراوان خوازیەکە ڕایان بگرێتن ئەو گۆڕانکاریە جیۆپۆلیتیکیە بۆیە وا مەزەندە دەکرێتن زیاتر بە وا دێتە بەر مەزەندە کە دۆزی کوردستان بەرەو پێش و کرانەوەی زۆرتر دەچێتن ئەگەر لەوە پێش وەکو باز دەکەن سەدەی 20 سەدەی تێکشکاندنی دۆزی کوردستان بوو لە 21 سەر لە نوێ بیناکردنەوەی دۆزی کوردستانە من مەقسەدم ئەوەیە لێروکانە بەس یەک شت برێم هەموو شت لەسەر عاملە ینی فاکتەرە ناوخۆیەکان وەستاوە تۆ وجودت هەبێ و تۆ بەرنامە ڕێژیت هەبێتن ئەوەی پەیامەی بەڕێز ئۆزەلان بەشێکە لەو وەکو ئەوە گوتەنی لەو پرۆگرامە لەو حەودان بەگەرکەوتن لەگەر ئەو گۆڕانکاریە لەگەر ئەو کاروانە گۆڕانکاریەکی ئێستا لە ناوچەکە دەوێت کە تاکیدی لێ دەکاتەوە نابێ ئەو فەراغە سیاسیە ئەو بۆشاییە دروست بکرێت و پێویستە تەفگەری ئازادی ڕۆلی خۆی ببێنێتن و قۆناغی پێشترێ بڕی و قۆناغێکی تازەی هاتێتە پێش کە دەبێ لەگەڵ ئاشتی و دیموکراسی چارەسەری دیموکراسی دابێتن ئەمانە هەموو ئەوە نیشان دەدەن کە دەرگایەکی گەورەی بەسەردا کراوەتەوە ئەگە خۆی بەرنامە ڕێژی هەبێتن و گومانیشمان نییە تەفگەری ئازادی کوردستان بە دەمێکە بە بەرنامەوە بە تاکتیکی جوداوە بۆ ئەو مۆزوع هاتووە چەک هەڵوەشانەوەی پەکەکە و چەکدانان گۆڕانکاریەکی مێژووی بوو لە تەفگەری ئازادی بە تاکید ئامانجی مێژوویشی لێ دێتە دی لە داهاتووکی نزیکدا نەک لە زۆر دووردا. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز کاوە نادر چاودێری سیاسی بۆ کاتەی بەیەمەد بەخشی و سپاس بۆ ڕاوە و شرۆڤەکانیشت کاتێکی خۆشتانە بێ ڕۆژێکی خۆش بۆ تۆ بۆ تەواوی هەولێریەکانیش لە باشووری کوردستان.
سپاس لەگەڵ ئێوەش سەرکەوتوو بن هەر سەرفراز بن قوربانی تۆ سپاسە دەکەین هەر هەبی لایەنێکی دیکەش کۆمەڵگەی خۆمانە کوردەواری وتت لە سەدا نەهۆدەوەندەی متمانەی نییە پروپاگەندەی زۆریش دەکرێت پەکە کە تەسلیم بوو ڕێبەر عەبدوڵڵا ئۆجلانیش لەو پەیامەدا دەڵێ ئەمە تەسلیم بوون نییە ئەمە سەرکەوتنە ئەمە گواستنەوەی بە قۆناغێکی دیکە جا بۆ ئەوانەی کە تێنەگەشتون لە بارودۆخەکە جا لە ڕووی هەندێک جار ئەینادیەوە بێ نایانەوێ هەندێک جار لە ڕووی ئەو شەڕە ڕەشکردن و دەرونیەوە بێ کە بەرامبەر بە گەلی کورد دەکرێت یا هەندێک بەشێکی زۆریەوانە لە دڵسۆزیەوەیە لە خەمخۆریەوەیە لە تێنەگەشتێکی ڕاستەقینەی بارودۆخەکەەوەی بۆ ئەوانە مرۆڤ دەتوانێت چ شرۆڤەیە بکاوە ئاسانی بکاتەوە سانای بکاتەوە پرۆسەکە بەوەی هەموو لایەک تێبگەن ڕێبەرە لە پەیامەکە خۆیدا زۆر بە دیارێکی زۆر ڕوون دەڵێ بەجۆشەوە چاوەڕوانی هەموو جۆرە ڕەخنە و پێشنیار و هاوکاریەکتانە یعنی ئەو کارە وەکەوەی کە وەکو مانیفێستۆیەک وەکو بانگەوازیەک پێشکەشی کردووە یعنی ئاساییە خەڵک ڕەخنەی هەبێ خەڵکانێک کەسانێک ڕەخنەیان هەبێ گومانیان هەبێ هەندێک بۆ چوون و ئینی لێکدانەوەی جیاوازشانێ بەڵام هەندێک ڕاستی هەیە دەبێ مرۆڤ بیزانێ یعنی مەسەڵەن زۆر قسە لەسەرەوە کراکە مەسەڵەن کەسێک لە زیندانە چۆن دەتوانێت ئەم بڕیارانە بدا چۆن دەتوانێت بیر بکاتەوە کەواتە ئاسا هەر ناتوانێت بیر بکاتەوە فەرموو ئەو مانیفێستۆیەکی نووسیوە لە ماوەیەکی زۆر کوردە نزیک بە 300 لاپەڕەیە تۆ ئەگەر کە دەیخوێنی تۆ اینجا تێگەی ئەم ڕێبەرە ئەم مرۆڤە لە زینداندا وەکو بیرمەندێک وەکو فەیلسوفێکی جیهانی گردوونی چۆن بە سیستەماتیک فکری خۆی باسەکە لە گردوونەوە تا دەگاتە کوانتەم فەلسەفەی کوانتەم لە فیزیاوە تا دەگاتە کۆمەڵناسی لە سیاسەتەوە تا دەگاتە چاند لە مێژووە تا دەگاتە ڕۆژی ئەمڕۆ لە هەموو ئەم بابەتانە لە هەموو ئەو کێشە فەلسەفی و فکریانەی کە لە مێژووی مرۆڤایەتیدا هاتۆ تا دەگاتە ڕۆژی ئەمڕۆ بە شێوەیەکی سیستەماتیک باسی دەکات لێرە بۆچی ئەم شتانە باس دەکەم هەندێک ینی بە تێگەیشتنی باو کلاسیک دەڵێ مرۆڤێک لە زیندان بێ ناتوانێت بیر بکاتەوە بەڵام ئایا مرۆڤەکانی کە لە دەرەوەی زیندانن بەڕاستی دەتوانن بە ئازادی توانیویانە بە ئازادی بیر بکەنەوە یعنی مرۆڤ گەلێک هەیە هەموو توانستەکانی دنیای لەبەردەستە ئەنتەرنێتە کتێبە ئیمکانەتێکی مادی گەورەی لەبەردەستە بەڵام ناتوانێت لە ماوەی 20 ساڵدا ناتوانێت 20 دێری بەرهەم فکری بەرهەم بێنێ ناتوانێت بەرهەم بێنێ بەڵام دێر ڕەخنە لە بەڕێز ئۆجەلان دەگرێت ڕەخنە لە ڕێبەر ئۆجەلان دەگرێت دەڵێ چۆن دەتوانێت ئاوا بیر بکاتەوە چون ئێگە مرۆڤێک بە وەکو خۆی ڕێبەر خۆی دەڵێ من مرۆڤێکم لە زیندانە تا ئێستاش وەکو سۆسیالیستێک ئەژیم وەکو مرۆڤێکی کۆمیناڵ لە چوارچێوەی کۆمینێکە ئەژیم مرۆڤێکی ئاوا دەتوانێت فکر بەرهەم بێنێ پارادیگما بەرهەم بێنێ مانیفێستۆ بەرهەم بێنێ ئەو گومان و ڕەخنانێکە هەیە ئەمڕۆ مرۆڤ باش دەرکرد من ئەمڕۆ نووسینی چاودێرێکی سیاسی نووسەرێکم خوێندەوە 6 مانگ بەر لە ئێستا بە لێدوانی داوە لێدوانی زۆر توندی داوە و توێتی ئەم بانگەوازیە ئاش بەتاڵە نابێت پەکە قبوڵکە ئەمڕۆ هەر خۆی لێدوانی داوە دەڵێ ئەم بانگەوازیە مانیفێستۆیەکی زۆر گرنگە نەخشە ڕێگایەکی زۆر گرنگە پێویستە هەموو گەلی کورد پشتیوانی بکە کەوابوو پێویستە ڕوون بکرێتەوە بگەێنرێتە هەم کەسانی ئەکادیمی کەسانی کە ڕەخنەگرن کەسانێک کە دژبەریشن ینی مەسەلەن ئێستا بانگەوە ئەم پرۆسیسە چۆن بەڕێوە چوو چۆن توانرا دەوڵەت بگەێنرێتە سەر ماسەی مێزی گفتوگۆ و دانوستاندن و دیالۆگ لەگەڵ گەلی کوردە ئەمە دەبێت مرۆڤ بیری لێ بکاتەوە ئەو لێدوانە تۆ فەرموو لە ڕووی فکریەوە لە ڕووی مەتۆدەوە لە ڕووی بیرکردنەوە چکەم کوڕێکی هەیە ئەمە زۆر گرنگە مرۆڤ بیزانێ کەواتە ئەوەی کە بەڕێوە ئەچێ پرۆسیسێکی فکریە بەر لەوەی کە پرۆسیسێکی پراکتیکی بێ یعنی لەبەرەوەی عەقڵی زاڵ ئەوەیە کە هەموو مێشکی کورد بەچەکەوە پەیوەستکراوە هەموو بوون و نەبوونی کورد بەچەکەوە پێویستکراوە بەڵام باشە میلەتێکی 70 میلیۆنی ئایا تەنیا دەتوانێت بە هێزێکی گەریلا یان هێزێکی پێشمەرگە بتوانێت لە سەردەمی تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد و ئەوەنەوە ئەتوانێت بەم لە سەردەمی گلۆبالیزیشنی هەموو شتێکدا دەتوانێت خۆی بپارێزێت نەخێت بۆ ئەوەی کە خۆی بپارێزێت پێویستە ئازاد بێ بۆی ئازاد بێ وەکو ڕێبەر ئاپۆ دەڵێ پێویستە هێزی سیاست
هێزی سیاست بەکاربێنرێ تەنیا چەک ناتوانێت گۆڕانکاری بکات تەنیا چەک ناتوانێت چەک دەتوانێت بۆ بەرگری ئێستا ڕێبەرۆجەلان دەڵێ چی دەڵێ ئێمە بە دوو شت لە ڕووی تەکتیکیەوە یەک هێزی بڵێن پاراستنی جەوهەری ینی بەرگری جەوهەری دوو تێکۆشانی قانونی و حقوقی کەواتە هەردووکیان بە یەکەوە پابەندن بەلاوانانی چەکیش بێکاریگەرکردن بەلاخستنی چەکیش کەواتە تۆ هێزێکی باز لە میکانیزمیش دەکات دەبێت ئافراندنی میکانیزمی چەکدانانی ژەبێ تاوان دەبێت ئافرانگەرەوە نەبێت مانای ینی لە سەرەتای ئەم پرۆسیسەوە ئەم شتە سەلمێنراوە و دەرکەوتووکە هەر هەنگاوێکی کورد دەینێ پێویستە لە بەرامبەریدا هەنگاوێکی دەوڵەتی تورکیشە بێ مەسەلە لە بەرامبەر ئەم بانگەوازیە دەبێت پەرلەمان کۆ بێتەوە کۆمیسیۆن پێک بێنێ ئەگە کۆمیسیۆن پێک نێنێ ناتوانێت مەسەل ئەم بانگەوازی کە کراش گەریلا ناتوانێت چەکدانانێ لەبەرەوە زۆر گرنگە مرۆڤ هەم بە هەستیاری نزیکە ئەم بارودۆخە بێ ینی بە دوور لە پێشداوەریەکی سەقات بە دوور لە دۆگماتیزم بە دوور لە چەقبەستووی بە دوور لە کاریگەریەکانی شەڕی تایبەت و کاریگەریەکانی بە تایبەتی زۆرێک لەو کەناڵانەی کە هەم لە باشووری کوردستان هەم لە تورکیا بەڕاستی لە چوارچەوەی شەڕی تایبەتدا بەڕێوەچن چونکو ئەو کەناڵانە لە بنچینەدا لەسەر بازرگانیکردن بە خوێن لەسەر وەکو بازرگانی شەڕ و خوێن ئەوانە دروستکراون و بە پارەی خەڵک دروستکراوە بە پارەی دزرا و تاڵانکراوی خەڵک بینکراوە بویە لەسەر شەڕ ئاژین سبەنەگەر ئاشتی و دیموکراتی درو پێک بێ پرسی کورد چارەسەر ببێ ئەوانش و حەزبەکانی سێبەریشیان و بنەماڵەکانی پشتیان ناتوانن بمێننەوە لەبەرەوە ئەو زۆنگاوەی کە خیانەت بەرهەمدێنێ ئەو زۆنگاوەی کە بەکرێگیراوەتی بەرهەمدێنێ ئەو زۆنگاوەی کە بارمتەکردنی خەڵکی باشوور بەدەستی تورکیا و ئێران بەرهەمدێنێ ئەو زۆنگاوە وشک دەبێ دیموکراتیزەکردنی کۆمەلگا ئەم پەیامە ئەمە دروست دەکات لەبەرەوە زۆر ئاساییە کۆمەڵێک ڕاگەیاندن ناڕەحەتن کۆمەڵێک ڕاگەیاندن چاواشەکاریەکەن دروی بەردەوامەکەن هاوکاری ڕاگەیاندنە شەڕە تایبەتەکانی دەوڵەتی تورکیان زۆر ئاساییان ڕاگەیاندنە بەڵام پێویستە گەل ئەم ڕاستیانە ببینێ کە فەرموو لە ماوەی ئەم 6 مانگدا چیمان قازانج کرد زۆر گرنگە ئەمە ببینین یەک ئەگەر بە کورتی باشووری ڕۆژاوای کوردستان ستاتۆی ڕۆژاوای کوردستان گەیشتێک کەتەزێ ژێر گەرانتیەوە ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان فەرموو ئەمڕۆژ لە هەواڵێکە بیسمان ئەمڕۆ چۆن سووریا دیموکراتیزە بکرێ نەک ستاتۆی باکوور بپارێزەوە پارێزراوە بەڵام چۆن سووریاش دیموکراتیزە بکرێ گۆشەگیریەکی 4 ساڵەی بەڕێوە برد بەڵام ئەمڕۆ ڕێبەرۆجەلان بە پەیامێکی ڤیدیۆیی بە ئاشکرا بەڕوونی هەموو شتێک دەخاتە ڕوو کەواتە دەستکەوتی زۆر گەورە بەدەساتووە چۆن بتوانێت ئەم دەستکەوترانە ببێتە سازی و دامەزراوەی دیموکراتی بۆ گەلی کورد بێتە خاوەن بگاتە قۆناغێکی چ ئێستا ئێمە قۆناغی کۆنمان تێپەڕان ئێستا لە قۆناغێکی نوێن قۆناغی نوێش پراکتیکی نوێ هەنگاوی نوێ بیرکردنەوەی نوێ سیاسەتی نوێی پێویستە زۆر باش بەمە ئەتوانرێت ئەم پێواشەیە بە ئەنجام بدات زۆر سپاس ئەلبەتە دەکرێت بە بەڵێم چی بە چەندین بەرنامە سەرم پرسە گرنگە و ئەو مانیفستۆی بەردەستی شت بکرێ هەروە ناوەڕۆکی پەیامەکانی ڕێبەر عەبدوڵڵاو کە لە 27 شوباتەوە هاتوون بەڵام بەداخەوە کاتەکە هەرەوەندە بواریدا زۆر سپاس بە ڕێز حەسەن جودی نووسەر لەگەڵمان و سپاس بۆ شرۆڤە و ڕوونکردەوەکانت هەم بۆ ئێمە و هەم بۆ بینەرانی هێژا چاوتان لەسەر ستێر تیڤی بێ لە ستێر تیڤی دوور مەکەونە ئێمە بەردەوام دەبین لە ڕووماڵی پەیامە مێژوویە نوێیەکەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵاو جەلان هەڵبەتە هەم لە هەواڵەکاندا هەم لە بەرنامەکاندا ئێمە زیاتر گفتوگۆ و ڕاوەی ئەم پرسە گرنگە دەکەین گرنگە هەم بۆ گەلی کورد هەم بۆ گەلانی ناوچەکە هەم تەنانەت بۆ ئازادی خوازانی جیهان وەکو ڕێبەر عەبدوڵڵاو جەلانی ژاماژەی پێداوە سەرکەوتن بۆ مولایە کات و ساتێکی خۆش بۆ ئێوەی ئازیز. فستیوال سیان آزاروکان
بشی abime بشی abime Nabu dengi gelime Saz uzman karime Saz uzman karime Seru kuri berime Bişi abime Bişi abime Bişi abime Beznapo benapo serenapo abime Şirapo kahramandı Reberi gelime Şirapo kahramandı Reberi gelime. Değerli yoldaşlar, Komünist Yoldaşlık Hareketimizin geldiği aşamayı, yaşadıkları somut durumu, sorun ve çözüm yollarına ilişkin kapsamlı bir mektupla tekraren de olsa açıklayıcı ve yaratıcı yanıtlar vermeyi sizlere karşı etik bir görev saymaktayım. 1. 27 Şubat 2025 tarihli barış ve demokratik toplum çağrısını savunmaya devam etmekteyim. 2. Sizlerin PKK'nın 12. Fesih Kongresi'yle bunu kapsamlı, oldukça doğru bir içerikle pozitif